کارتی پەروەردەی گشتی لە هەرێمی کوردستان ڕووبەڕووی قەیرانێکی قوڵ بۆتەوە و بەشێکی ئەو قەیرانە پەیوەستە بە نەبوونی بینای نوێی قوتابخانە و نەشیاوی بەشێکیان. شارەزانی پەروەردەش ئاماژە بۆ دەکەن هەرێم پێویستی بە نزیکەی 3000 قوتابخانەی نوێ هەیە بۆ دابینکردنی شوێنی پێویست بۆ ژمارەی زیادبوونی قوتابیان. بەڵام داهاتاکان نیشان دەدەن کە حکومەت لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هیچ بینایەکی نوێی قوتابخانەی دروست نەکردووە و ئەو ژمارە کەمەی کە دروستیش کراوە لەلایەن خێرخوازانەوە بووە. یەکێ لەو سێکتەران و لەو بەشانەی کە پێویستی بە چاکسازی و چاوپێداخشانەوە و ئیشکردنە لەسەری بواری بیناسازیە. ئێستا تقریبان لە هەرێمی کوردستانە پێویستمان بە 3000 بینای تازەی قوتابخانە هەیە بۆ ئەوەی خوێندنێکی شایستە پێشکەش بە قوتابەکان بکرێ و هەمووی بکرێ بە یەکدەوام. جگەلەوەی کە ئەم 3000 قوتابخانەی لە ئێستادا دروست نەکراوە یان دروست ناکرێت حکومەت نیەتی نییە دروستکە تقریبا حکومەت یاریێن 15 ساڵ ژەبێ بەخۆ یەک بینای قوتابخانەی دروست نەکردووە لەسەر بودجەی خۆی. ئەو تاکوتەرا قوتابخانەی لێرۆ لێوە دروستەکرێ هەمووی لەسەر ئەرکی خێرخواز و هاوڵاتی و ئەو کەسانەیە بەڕاستی نەک هەر بینای قوتابخانە. ئێستا بەڕێوەبردننی قوتابخانەکان لە ڕووی خزمەتکردن و پاکردنەوە و حرەس و باخەوان و ئەمانش زۆربەی کەوتۆ لەسەر شانی دایک و باوک و مامۆسا و ئەوانە. بەڕاستی ئەمەش هەمووی کەم تەرخەمی حکومەتە حکومەت خۆی ناکا بە ساحەبی و خۆی لەو بەرپرسارەتی ئەرزێتەوە. بەڕاستی ئەندامێکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایان ڕوونی دەکاتەوە کە کێشەکە تەنها لە کەمی بینادا نییە بەڵکو قەرەباڵخی پۆلەکان و خراپی ژێرخانی قوتابخانەکانیش کێشەیەکی گەورەیە. بەوتەی ناوبراو زیاتر لە 180 قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوەی خێرا و دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی خوێندن هەیە. حاڵی حازرە لەوانێت نزیکی 40 بۆ 50 خوێندنگای تازە پێویستمان پێبێ. وەکوتم کۆی لە 180 خوێندنگاکان لەوانەیە پێویستی بە نۆژەنکردنەوە و دەستپیاهێنانەوە هەبێ بۆ یەگەرمانی ژنگێکی گونجاو و تەواوین بێ. بەڵام بەداخەوە بە پێم زروفەینە هیچمان نەبینی و پەروەردە عادەتەن کێشە کۆنەکان کەڵەکە بێ و لەگەڵیشە کۆمەڵی ڕێنمایشتی تر دەرەکرێت کە کێشەی تازەش دروست دەکات لەسەر ئەمانەوە هەمووی تا ئێستا کەڵەکە بووە. کەم تەرخەمی حکومەت لە کارتی پەروەردە و پشتگوێخستنی بە بیانووی جۆراوجۆر بارگرانیەکی زۆری خستۆتە سەر ئەم کەرتە گرنگە و داهاتووی نەوەکانی خستۆتە مەترسیەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.